بخصوص الدرجات الوظيفية التي أعلنت مساء أمس. بەنسبەت پلە وەزیفیەکانەوە کە ڕاگەیەنراوە بۆ دامەزراندن لەسەر میلاکی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک کە ژمارەکەی 2841 پلەیە. بەم شێوازە دابەش دەکرێت. 1106 پلا بۆ دامەزراندنی مامۆستایان بوانەوتنەوە، 491 پلا بۆ مامۆستایانی زانکۆ، 215 پلا بۆ دەرچوانی پەیمانگەکانی مامۆستایان، 50 پلا بۆ خوێندنی باڵا، 154 پلا بۆ نووسەری خوێندنگەکان، 264 پلا بۆ خزمەتگوزار، 269 پلا بۆ پاسەوان. لەم ڕێژانەش لە سەدا 10 تایبەت کراوە بۆ کەسوکاری شەیدان و قوربانیانی دەستی تیرۆر، لە سەدا 5 بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان تەرخان کراوە. ئەم پلانە بە پێی مەرج و ڕێنمایەکان جێبەجێ دەکرێت کە لە وەزارەتی پەروەردەی عێراقەوە دیاری کراوە. هەوڵمانداوە پارسەنگ بۆ پێکاتەکانی کەرکووک لەبەر چاو بگیرێ و هیچ پێکاتەیەکی شارەکە بێبەش نەکرێت.